باسە و باس و گفتوگۆیە لەبارەی یەکێک لە فیلمانوەیەکان کە ئەویش فیلمی ڕێگای مەرگە زۆر بەڕێز کاک ڕێبوار محەممەدمان لەگەڵا کە بەڕێزیان دەرهێنەری فیلمەکەیە. سڵاو لێ بێ کاک ڕێبوار، زۆر سڵاو لە ئێوەش، سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ کورساتی خۆشەویست و عزیز و ئەوستافە جوان و بەڕێستان. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پێمان خۆشە سەرەتا لە بیرۆکەی فیلمەکەەوە دەست پێ بکەین بەبزانین چۆن بوو بیرۆکێکی لەم شێوازە بۆیەوە هات کە فیلمێکی لەم شێوازە بەرهەم بێن. وڵی بەداخەوە سەرەتا هەر لە دوای ئیتیفازەکەەوە ئەم دیاردەیە بەردەوام هەیە، یعنی لە وەرزی هاوینە کە گەرمە بێت گەنجان کۆچەکان بەرەو ئەوروپا. بەداخەوە کارەساتێکی دڵتەزێن و جەرگ بڕ و جەرگی دایک سوتا و مناڵ هەتیو بوون و شتانی تێ بیرم لەوە کردەوە کە ئەمە هەموو ساڵەکەم شتم دیاردەیە دووبارە بێتەوە بە ئێمەش وەکو هونەرمەند وەکو ئەکتەر وەکو دەرهێنەر بە موقیفمان هەبێت شتێک لەو بارەیە بکەین. هەرچەند ئێمە بە خۆبە خەژەوی شەمان کرد، نزیکی 8 ئەکتەر دەوری پینۆ لە فیلمەیە. ئەو بیرۆکەی هەر ئەوە بکە بۆم هات ئەوە بۆ زیاتر کە زانیم دیسان سەر هەڵایەتەوەنێ. زۆر باشە. ناوەڕۆکی فیلمەکە بە شێوازێکی گشتی خۆی لە چی بنێتەوە؟ ناوەڕۆکی فیلمەکە مەسەلا کێشە و مەعاناتی کۆمەڵی گەنجە، گەنجێک تەخەڕوجی کردو لە زانکۆ ئەگەر بۆ ئیش هیچ ئیشێکی دەست ناکەوێت لەبەرەوە پەنابە بۆ دەروی وڵات. کەسێک هەیە مەسەلا لە بازاری دۆلارەکەی فلاسی کرد و پارێکی زۆری زەرر کرد و ئەڕوە. کەسێک هەیە مەسەلا لەبەر نەبوونی خزمەتگوزاری بنزین و نەبوونی کارەبا و نەبوونی ئەو خزمەتگوزاریانی نەبوونی موچە و ئەو شتانە هەر کەسەوە کێشە مەعاناتێکەیە و هەشە وەکو چاولەکەری ماڵ و عایلێک مەسەلە دەوڵەمەندن هەر خۆیان حەزەکەن کوڕێکاڵێ دایکی پێڵە ئێمە هیچ کێشەیەکمان نیە باش ڕشکر ئێمە لە هیچ شتێکمان کەم نێتەوە بۆ ئەڕۆی ئەوەڵێ من هەر وەکو ڕەفیقەکان ڕۆشت منیش ئەڕۆم، یعنی هەم لەلایەکوانە نەبوونی خزمەتگوزاری لەلایەک شۆک و چاولەکەری هەمووین کۆ کردوێتەوە لێک ئاستا توانیمان ئیشێکی لەو بابەتە بکەین. زۆر باشە. ماوەی فیلمەکە چەنە و ئەکتەرە بەشدار بۆ کانکێن؟ ماوەی فیلمەکە 1 سەعاتی ڕێکە. ئەکتەرەکانمان دیارترینیان گێسی عەلی و محەممەد عەلی موکری کە هونەرمەندی کۆنن، نزیکی 8 ئەکتەر وە خۆشم ڕۆڵم تابینیەوە 8 ئەکتەر هەر لە مناڵی 2 مانگ و 3 مانگ بۆ هەتا پیاوی بەتەمەن دەوری بینیەوە. زۆر باشە. و ئەکتەرانی کە بەشدارن و ڕۆڵیان بینەوە لەسەر چ بنەمایەک هەڵتان بژاردون؟ لەسەر بنەمای دەم و چاو فەیس، لەسەر بنەمای توانای چکە بەڕاستی ئێمە شاخ و داخە و شوێنێکی مەسەلێمە 5 بۆ 6 مانگ خەریکی تەسویریان فیلمە بووین. کۆمەڵە گەنجێکە بتوانێکە بەسەر شاخ و داخە سەرکەوێت بە پێی توانای خۆمان چکە ڕاستەکەی ئێمە مناڵمان پێ بوو اینجا کەوتنی ناو بەفرەوانی ناو شوێنەکان چڕبوون هەنێ شوێنە و سەڵایەت و ماتیقی ئەو سەری ماوەت لە نزیکی حدود مجموعە شوێنمان هەڵبژات کە بتوان ئەکتەرەکان بتوان بۆ شاخە سەرکەون کەسێک بەربێتەوە ئێمە نە کەسێک لە پشتمانە هاوکاریماکانەوەکو مادی و نۆکو شتێکی هەتەنها خۆمان بوون کەسێک شتێکی لە بەسەر لە حاڵەتەیە چی بکەین مەجبورین بە پێی توانای خۆمان شەکەمان کردو. باشە پێکمان فیلمێکی ئاوا و کاتێکی ئاوا زۆر بجەیەکی زۆری ئەوێ چۆن توانی وتانە خۆبەخشانە فیلمێکی سینەمایی بەرهەم بێنن؟ ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی گروپەکەمانەوە تیپی گروپی هونەری خێزان ئەم گروپە پێکاتۆ لە چەند ماڵ و عایلێک ئەمانەکو خێزان ژنومێت دایک و باوکی تیا مەسەلە باوک و کوڕیتیا خۆشکوبرایتیا ئێمە گروپەمان دروست کردەمەیان خێزانی بن ئەو عایلیانە کە بەشدار بوون هەمویان عایلن کە بەشداریان کردووە. من لە سەرەتای دروستبوونی ئیشەکەمان ساڵی 2019 هەر بە خۆبەخش شێناومانە، یعنی ئێمە ئیشمان کردو بۆ ڕۆژی جیهانی ژنان بۆ ڕۆژی جیهانی کرێکاران ئەو ئیشانیمە ڕۆژیانە بۆ ڕۆژە جیهانیەکان مناسەباتەکان وەکو مەسەلە بۆ کۆڕۆنا 3 ئیشم کردووە بۆ سەدەمی کۆڕۆنا و دوای کۆڕۆنا و جژن و کۆڕۆنا بۆ ڤالەنتاین ئیشم کردووە. مەسەلە ئێستا ئەم دیاری ئێستاش کە زانیمان دیاردەیەکی باوە وتمان با لەسەر ئەم بنەمایش ئیشکەین. ئێمە ڕاهاتوین لەسەر خۆبەخشی لەبەرەوەی هیچ کەسێک هاوکاریمان ناکە لەبەرەوە ویستمان شتێک بکەین کە بەدڵی بینەران بێ نەک مادیەکە لێک بینەوە. زۆر باشە. بەرهەمهێنانی فیلمەکە خۆبەخشانە بۆ ئەی نمایشکردنەکە شێر خۆبەخشانە؟ نمایشەکەشی خۆبەخشانە بەڵێ. لەبەر ئەوەی ئێمە بیرمان لە تجارەت نەکردێتەوە بیرمان لە مادە نەکردێتەوە. من چوم داوای سینەمام کرد سینەمایەک بۆ ڕۆژێک بۆ سەعاتێک داوای 3 ملیۆنی کرد. باشە وەرە 3 ملیۆن من بیتاقیبم بەچەند شوێنێک چووتی 2 وەرەقە لە داخا منیش مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان سپاسیانەکەم ئەم لە سوورەکان بۆ وەرگرتم ڕۆژێک لەوێ عەرزمان کرد ڕۆژی دووەمیش بە هەدیە وەرمان کرد نزیکی خۆی کورسەکان بڵین کە من زیاد لە 500 کەس بینەری بوو بیرمان لەوە کردەوە خەڵکانێکی زۆر ڕۆژانە بە چات و بە تەلەفۆن ئەویتخوا بە بلیتیا بخۆڕاییە
بەڕاستیمە تەسیری تێکردم عنی گەنجێکی زۆر هەیە لە وڵاتەیە کە نەتوانێت 5,000 پێ بێ 10,000 پێ بیا بە بیتاقەیە بیرنەوە کردو من مادێکی کەم دەسەکەوە لە بیتاقانە بەڵام قەیچەکە بە زیاتری بینەری هەبێت زیاتری بچێتە ناو خەڵکەوە چون لە چەمچەماڵ عرزمان کرد زۆر سوپاسی خەڵکی چەمچەماڵەکەم بە تایبەتی حاکم ڕەمەک قایمقامی قەزای چەمچەماڵوە کەسایەتی ناوچەکە پێشوازێکی زۆر گەرمیان لێ کردین لەوێ عرزمان کرد لە دوکان عرزمان کرد بڕیارە سبێنە لە ڕانی عرزی کرد و لە هەموو شوێنە قەزا و ناحەکان هەتا هەولێریش ناوەستن هەر بە خۆڕایی زۆر باشە لەبەرەوەی کە گروپەکەی ئێوە گروپێکی خێزانیە زۆر هەموو با بڵێن تەمەنەکانی تایە باوکو و دایکی تایە مناڵی تایە گەنجی تایە کاتە ئێوە ئەتوانن لە زۆر بابەتی تریشە کار بکەن بۆ نمونە زۆر پرسیتر هەیە کە ئەتوانن کاری تیا بکەن وە لە بۆنەکانە نمایشی بکەن بۆ نمونە بابەتی دەستدرێژی هەیە و بۆ نمونە ئەو بابەتانی کە پەیوەستن بە ئافرەتەوە زیاتر کارتان کردووە لەم بوارانە و بۆ کوێژ نمایشتان کردووە تۆ ڕاستەکەی بەڵام من وەکو پێم وتی ئێمە من خۆم کاری هوەری خۆم لە ساڵی 2000 حتا 2019 وەکو ئەکتەر بەشداریم کردووە بەڵام ساڵی 2019 من بڕیاری ئەومەکە کاری ئیخراج کەم یعنی من لە 2019 تا ئێستا 9 کورتە فیلم و 3 فیلمی درێژم کردووە یعنی هێشتا هیچ کەسێ باوەڕ ناکەم توانی بێتی لەو ماوەکەمەیە 9 کورتە فیلم و 3 فیلمی درێژکە لەسەر حسابی گیرفانی خۆی لەبەرەوەکو پێم وتی ئێمە بۆ توندوتیژی ژنان ڕۆژی جیهانی ژنان ئیشمان کردووە بەڵام ئەگەر ئێمە بەردەوامیشین هەر ئیشێکە بە دوای ئەمەش هەر چاوەڕێی دەستی کەس ناکەین چونکە دڵنیان پارە بۆ ئێمە نییە و ناشمانە نییە لەبەرەوە من لەسەر حسابی گیرفانی خۆم و ستافێکی زۆر بەتوانەوە بە ئەزمون و دڵسۆزیشمان هەیە کە بە خۆبەخش بێ ئەوانیش بە خۆبەخشانی ئەوانیش هیچ مادەیەک ئیسپادە ناکەن هەتا لێرەوە زال لە 12 سیارە لێرە بۆ ناحی ماوەت هەمووی بە سایری خۆیان هاتوون یعنی استعداد ئەوان تیا هەمویان مەجموعەی ئینسانی باشن کۆمەڵ ئینسانی باشمان لە خۆمان کۆکردوتەوە ئەوانیش هەر بە خۆڕایی و زۆر باشە کەواتە بەس لەوە کرد پێشتر بە ماوەیەکی کەم توانیتان ئەو فیلمانە بەرهەمبێن ئەم فیلمە ڕێگای مەرگ چەندێکی پێش تاوەکو تەواو بەرهەمتان نزیکی بە مونتاژ و بە هەموو شتێک 6 مانگی پێچوو چکە زانیی چاوەڕی بە فرمان کە چاوەڕی بارانمان کە چاوەڕی ڕەشەبایەکی زۆر هەتا نزیکی بەهار بوو هەموو فەسڵەکان تقریبا تایەتی هەتا لە سەرسیر تەسویما هەتا ئەژنۆمان لە بەفرا بوو مناڵی تیا لە ناو بەفرا ڕقەبێتەوە ینی ماڵ و مناڵەکان استعدادیان تیا بکە مناڵێکی سەوا بێت لە ناو بەفرا داینێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاکڕێ بوار محەممەد میوارێ لە سەودەی کورسات مەگەزین میوانی ئەمە بوو زۆر سپاس لەشتان ساغ بە سەرکەوتوبە